ساڵانە بەرووبوومێکی زۆری دانەوێڵەی گەنم لە زەویە کشتوکاڵیەکان لە کوردستان بەرهەم دەهێنرێ، بەڵام تا ئێستا نەتوانراوە وەک پێویست سوود لەو بەرووبوومە زۆرەی دانەوێڵە وەرگیرێ لە بوژانەوەی ژێرخانی ئابووری و گەشەپێدانی کارتی پیشەسازی. لەبەرەوەی ساڵانە بەشێکی زۆری بەرووبوومی گەنمی جووتیاران بە نرخێکی کەم دەفرۆشرێن بە حکوومەتی عێراق و پارەکەشی لە کاتی خۆیدا ناگاتە دەستی جووتیاران. لە بەرامبەریشدا لە کوردستان چەندین کارگە بۆ هاڕینی گەنم و دروستکردنی ئارد هەیە کە بە شێوازێکی هاوچەرخ ئەو کارگانە بنیاد نراون، بەڵام گەنمی خۆماڵی پێویست نییە بۆ کارگەکان. شارە زۆر جێگەی گەنمە ئەم مەعمەلەی ژێرایە ئێمە ڕۆژی 500 تەن ئارد دروست ئەەکەین، بەڵام ڕۆژی 650 تەن ئێمە هینمان پێویستە، 650 بۆ 620 تەن ئێمە گەنممان پێویستە. لە مانیەکە ئێمە 19,000 تەن گەنممانەوێ واتوانین 15,000 تەن ئارد دروست بکەین. ئێمە پێویستمان بەوەیە لەگەڵ وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی بازرگانی حکوومەتی عێراقا دابنیشن ئەو حیسەی بە ئێمەی ئەدەن بە 7 ڕۆژ ئێمە ئەی هاڕین و تەواویەکەین و 23 ڕۆژ دانیشتوین، یارمەتیمان بدەن یا ئەو گەنمەی کە لە فەلاح ئەمێنێتەوە ئەڕات و لێی وەرناگیریە و لە ناو بازاڕە ئەفرۆشێتەوە بە شکلی عەلەف یا بە شکلی شتێکی تر، یا یارمەتی مەمدەن لە دەرەوە گەنم بێنین. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش لە لیژنەی کشتوکاڵ دەڵێ بەهۆی بێپلانیەوە تا ئێستا خاوەنی گەنم و ئاردی خۆمان نین. ئەتوانین جوتیارەکانمان کە بەرهەمهێنە قازانجی زیاتر بکەن، نەک گەنمی جوتیارەکانی خۆمان بە بەلاش داومانە بە جنوب، ئێستا ئەبێ بچین لە جنوب گەنمەکە بێرینەوە لێرە بیهڕینەوە، لە جنوب بۆمان ئەکەن بە ئاردێکی سەقەتە لای خۆمان کارگەی باشەیە، یعنی عەجیب سەر ماسۆڕماوە لەمە گەنمی خۆمانە نقلەکەین بە پارە بۆ جنوب، اینجا بە پارە بیهێنینەوە لە کارگە باشەکانی خۆمان بیکەین بە ئارد بۆمان نانێرنەوە لە ئێستاە. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم توانای خەزنی ئێمە نزیکەی 370 بۆ 400,000 تەن گەنم هەیە بە شێوازی سەحی بتوانین خەزنی بکەین. داوا لە حکوومەت ئەکەین بێن بۆ خۆیان پلان دابنێن بۆ ساڵی داهاتوو گەنم وەربگرن، پارەی ناوێ خۆی عێراق هەر پارە نادا، ئەمانیش ئەتوان بە 2 قیس بە 3 قیس پارەکە بدەن هەتا دێتە سەری ئەوەی پارەی جوتیارەکە بدرێ، گەنمەکە لە بازار ساغ بۆتەوە بە پارە جارێکی تر ئەتوانن ئەم دەورانە تەواو بکەن، هیچ پارێشی پێویست نییە. بەپێی ئاماری لیژنەی کشتوکاڵی پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستان مانگانە بە بڕی نزیکەی 40 ملیۆن دۆلار ئارد لە دەرەوەی کوردستان هاوردە ئەکرێ، بۆ هەمووی عێراقیش مانگانە بڕی 160 ملیۆن دۆلار ئارد لە دەرەوە هاوردە ئەکرێ. لە بەرامبەریشدا هەرێمی کوردستان خاوەنی بەرووبوومێکی زۆری گەنم و کارگەی پێویستیش بۆ بەرهەمهێنانی ئارد هەیە، بەڵام وەک پێویست سوود لەو بەرووبوومە زۆرەی گەنم وەرناگیرێ لە ڕووی داهاتوو بەکارهێنانی گەنمەکە لە پیشەسازی دروستکردنی ئارد و بەرهەمەکانی تر. ئاکۆ ئەمین، کورسات نیوز.